سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش من داناکەمانم خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری خەرمان لەگەڵتانم تەوەری ئەم بەرنمەیەمان گفتوگو و قسەکردن دەبێت لەسەر چیرۆکی کوردی بە میوانداری زۆر بەڕێز فواد سەراج کە بە خۆشحاڵیەوە ئێستا لەمان میوانە مامۆستا بەخێر بێت. سپاسدانکەم سپاسی بۆیەوە کە مەتان خوێنەوانی و ئاگادارتان کردم کە لەسەر بابەتێکی گەنە بودیۆ. سپاس مامۆستا دووبارەوە خێر بیت. خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەم کە بزانم چیرۆکی کوردی لەکوێوە دەست پێ ئەکات. ئێمە گە سەری مێژووی کورتە چیرۆکی کوردی بکەین وەکو چیرۆکی هوەری ئەتوانین بڵین لە بیستەکانی سەدەی ڕابردووە دەستی پێ کردووە لەسەر دەستی جەمیل سایب و ئەحمەد موختار جافا ئەتاوی مەسەلەی وژانی ئەحمەد موختار جاف ئەکەوێتە نۆڤەلێتێکەوە بەڵام تاو نەکراوە. لە چیرۆکی کوردیە باسیش لەوە کرێ کە مەحموود بەژی بایەزیدی لەگەڵ فواتەمەوە کە ئەوانی چیرۆکی کورتی کوردیان نووسیوە بەڵام زۆر یعنی بناغەیەکی ئۆتۆمانیە قسەیەکی تومی لەسەر بکەین بەڵام ئەکرێ ئێمە هەر لە بیستەکانی سەدەی ڕابردووە کە کۆمەڵێک قەڵەم هاتنە ئاراوە چکە ڕائیدی مەسا چیرۆکی کورتە چیرۆک لە جیهانە 4-5 کەسن یەکێ لەوانە چی خۆفە مۆباسانە ئۆهەندریە و مەکسیم گۆرجینە چیرۆک نووسێکسە ناوەکە یادمان ئەوانە یعنی بە شایستەی گەورەترین نووسەری چیرۆکی کورتی گیانی ئەژمێرێن. لەبەرەوە ئێمەش کە دەستمان پێ کردووە دەتوانین سێ کوشکەیەک باسکەین لە دوای ئەوە مەسەوەکو مامۆستا برای مەحمە شاکر فەتا عەلادی سجادی ئەمانە پیرەمێردی نەمریش ئەمانە پەریان بە چیرۆکی کوردیەوە بە تایبەتی لە شۆرەوەری و برەوەری و شەبەنکە بەڕۆژ و هەمیشە بەهارە. مامۆستا عەفوم کە لێرە قەتعەت بکەم باس لە مەسەلەی وجدانی مامۆستا ئەحمەد موختار جافت کرد لەگەڵ چیرۆکی لە خەومای مامۆستا جەمیل سایب. ئایا ساخ بۆتەوە زۆرێک لە توێژەران تقریباً بە ماوەی چەند ساڵێک لەمە و پێش ساخ نەبوویەوە بۆیان کە ئایا کامیان لە پێش کامیانەوە بۆ بەڵام وەکو قسەی سەرزارەکی نەک وەکو بەڵگەیەکی بەردەست کە دەڵێن چیرۆکی لە خەمای مامۆستا جەمیل سایب پێش مەسەلەی وجدانی مامۆستا ئەحمەد موختار جافا یعنی ئێمە توانین کەڵێن لە بیستەکانە سەرەتای بیستەکانەوە هەنە و کەمێجەرسۆن لێرە بووە و کە وردەوەدا نووسین کەوتۆ ناوانەوە و گۆڤار و ڕۆژنامە دەرچووە جەمیل سایب یەکێکە لەوانەی کە لە خەومای نووسیوە کە چیرۆکێکی ڕیالیزمی نەقدیە. مامۆستا ئەحمەد موختار جافی شاعریش ئەویش خۆی کابرایەکی منەوەر و زیرەک و وریا بۆ کەسێ بۆ خاوەن فکر بووە نەقدی لە مەسەلەی وجدانە چی نەقدێکی دینی چی نەقدێکی مەسەلا کۆمەڵایەتی ئەوانەی کردووە حقیقەت ئەتوانین بڵێن ئەو لە سیەکانەوە بەپێی ئەو لێکۆڵینەوەی دکتۆر ئەحسان فواد کردوێتی ئەوە ئەکرێ لەوانە ئەو بەراودە بۆ دەرەکەوێت کامیان لە پێش کامیانەوەیە وی ئەمە توانین دان بەوە بنین بڵێن لە خەوما لە پێش مەسەلەی وجدانەوە ینی ئەمە ڕوون بووەتەوە بەڵێ واقعەوە. مامۆستا ئەی چ بکەین بۆەوەی ئەم دەرتە کۆمەڵایەتیانە لە دوای چیرۆکی کوردیەوە لێ بکەینەوە ینی تر نەیهێڵین چکە نەتەوێ دەردە کۆمەڵایەتیەکان باوە لە چیرۆکە ئەنی تەنانە زۆر جار ڕەنگی یاوەتەوە سەر چیرۆکی تۆ نەناو کۆمەلگایەکی کوشت و کاڵیاژی کۆمەلگایەکی دواکەوت و کۆمەلگایە کە لە ناو سیستەمی داگیرکەران و چەسانەوەیکی گەوراش بۆ لە ناو خۆشمانە ئەو جیاوازیە چینایەتیانەی کە هەبووە بە تایبەتی ئاغا و دەرەبەگ و ئەوانە و ژیانی کشت و کاڵیمان هەبووە تۆ کۆمەڵێک گرفت یاخو کۆمەڵێ باویەتە ناوەوە کە نووسەر بە وشیارانەوە ئەتوانێت تەعاملی لەگەڵاکە ئێمە مەسەلاگە سەری مامۆستاکانی ئەو سەردەمانە بکەین کە لە ناو دیاتەکانە وان دەرزیاوتۆ لە قوتابخانەکان و وانان و تۆتەوانەیە ئەوانە ئەو سوودیان لەو گرفتانە وەرگتووە تر شیلبایی بوو بێ مارە بەشاش بوو بێ ئیتر کێشەی ئاغا و دەرەبەک بوو جوتیار بوو بێ ئەمانە لە ڕنگانەوەی لە ناو ئەدەبی کوردیا زۆرە. ئەوەش ئەکەوێتە تۆ ئەگەر هەمیشە بەهار خوێنیتەوە وە شەبەنکە بە ڕۆژ شاکر فەتا بخوێنیت چکەوانە گەڕۆک بوون زانیاری تەوایان وەرگتەوە چوونەتە ناو کروچی ناو کۆمەلگای کوردیەوە بۆیە تااقەتی لە هین ناچێت بەڵام یەک شتەیە لێرە ئێمە چیرۆک جیایە باشیایە چیرۆک ئەوەیە کە دەقێکی هوەری لە خۆ بگرێ و بتوانێت تۆ خوێنەر
ڕاکێشێ بە لای خۆیان ئەجنا ئەوە نەمان باس و گرفت زۆر لەسەر ئەو شەقامانە و لە کۆڵانەکان و لەوە دەتوانرێت وەکو چیرۆکی ژیژ نەبێت ئێستا ئێمە گەسەری ڕشتەی مرواری بکەین هەمووی کورتە چیرۆکن بەڵام باسن یعنی باسێگە فلان وای وفی سار وای کرد ئەوە وا بوو ئەمانە کەواتە یعنی سەرلانی ئەدەبەکەمان بە زۆنگی لەدایک بووە یعنی ئەتوانی بڵێن لە دوای ئەو کەسانی ناومان بردن چیرۆک وردە وردە هاتە پێشەوە لەگە گۆڕانکارەکانی کۆمەلگا ئەمە ئەلێرەیە ئەو پرسیارە مامۆستا عەفو بکەی ئایا کە ئەڵێ بەرەبەرە چیرۆکی کوردی هاتە پێشەوە و خۆی گۆڕی با بڵێن لە بابێکەوە بۆ بابێکی کە ئایا بەراورد بەو قۆناغی پێشووی چیرۆکتیایە بووە لە قۆناغی دوای ڕاپەڕینەوە بە ئێسەشەوە کە ناوێن ناوە دەیەکی تری چیرۆک ئایا هیچ گۆڕانکاریەکی ئەو تۆ باشی بەخۆ بینیوە ئێمە ئەبێ سەیری ئەوە بکەین کە وتمان قۆناغی بیستەکەمان بڕینە پەنجاکانەوە تێگە کۆمەڵی نووسەر هەیە وریاتر هاتنە ناوەوە توانیویانە مەسەلا ئەو کاتە چیرۆک لەسەر بنەمایە گەنووسرا سەرەتا لووتکە کۆتایی یەک تاک پاڵەوان دەوریە بینی لەو چیرۆکە و بزمانێکی زۆر سادە ئەنووسرا کە زمانی جێڕەوەیە کە پێڵەن سەر قسەسی تێگەی ئەمە کە هین ئەکرا باز دەکرا ینی زۆر چێژی بە خوێنەر نایە ینی بابەتەکە لە وەکو چۆنە لە وێنەیەکی فۆتۆگرافی بەسی دەگری فەرقی لەگەڵەوەی وێنەیەکی فۆتۆگرافی جوان بگری هونەریانە بگری کەواتە کورتە چیرۆک ئەتوانین لە دوای شۆڕشی ئەیلولەوە ئەبێت تو حساب بۆ بکەی چیرۆک هاتە ناو قۆناغێکەوە بەرگریەوە یعنی ئەو چیرۆکان چیرۆک نووسانی کە هاتن مەسەلا ئێستا تۆ لە شەسەکانەوە بەرەو ژووتر ئەمە حەمە فەرق حەسەنە ئەمە ڕەوف حەسەنە ئەمە ڕەو بێگەردە ئەمە محەمەد ئیسماعیلە ئەمە حسێن عارفە کاکە مەمی هەولێرە یعنی محەمەد مەولود مەمە ئەمە لە کەرکووکە مەسەلا لەتیف حامیدە هەروە بێ ئەحمەد محەمەد ئیسماعیلە حەمە کەریم عارفە تێگەی ئەمانە وردە و دەگەشان بە چیرۆکی کوردی کرد و توانیان سول لەو هونەرەی کە لە جیهانی عەرەبیەوە بە ئێمە ئەگەیشت و ئەم ئەو کاتە لە ناو سنوورێکا بووین ئەو گۆڕانکارانەی لە جیهانە ڕوویە بێ ئاگا بووین بەڵام لە دوای بەیانی 11 ئازارەوە مەسەلە ئەقلام و کەلیمە و تەلیعی ئەدەبی و کۆنتاچێک لە بینی ئەدیب عێراقیەکان و ئەدیبی کورد و ئانە دروست بوو توانرای ئێمەش وەکو عەرەبەکان چۆن لە زەنون ئەیوب و لە فواتە کردلیەوە هاتنە سەر عەبدوستار ناسر و هاتنە سەر محەممەد خزەیر و عەبدوستار ناوی چێ غانم دەباخ و چێوچۆ ئەمانەوە ناقیدی وەکو فازل سامر و ئەمانە دروست بوون لە کوردەواریشە لە دوای شەسەکانەوە ئەو ئەنا بۆ هەفتاکان ئەو چیرۆک نووسانی کێسا بۆم باس کردی و بگرە زۆری وەکو محەممەد ساڵح سەعید و ئەوانە و ئەمینی میرزاکەریم دەوری خۆیان بینیوە توانیان پەرە بە هونەرەکان بن بە تایبەتی وە پەلیش بە هاوێژن بۆ دەقی زنگو مەبەستە تۆ بە من بڵێ کە ئەوان سوودیان لە عەرەب وەرگرت لە چیرۆک نووسانی عەرەب تەکمیلەی ناو چیرۆکی کوردیان کرد مەبەستم ئەوەیە دەرگا داخرا بوو لە سەرمان ئەدەبی ئەوروپی و عالەمی کەمتر ئەگەشتە لامان بەڵام ئەوەی کە ئێمە چێژمان لێبینی لەبەرەوەی پەیوەندیمان بە عەرەبەوە زیاتر بڕەوانی کوردێکی ڕۆژەڵا پەیوەندی بە فارسەوە زیاتر بێ ئەدەبیاتی فارسی یا ئەدیبێکی باکوورمان مەسەلا ئەو سود لەو ئەزومنی ئەوان وەربگرێ بەڵام کێشەکانی ئێمە گەورە بوون کێشەکانی ئێمە مەسەلا کۆمەڵە شەد یەخەی گرتی کە نەبووە کاتی خۆی دێگەی وە تۆ ئەو قۆناغی کێسا لە هەوڵا باسمان کرد ئەوە پەڕان ئەوە کۆتایی هاتووە حتا ئێستا ئاغا لە فۆرمێکی ترا هەیە ئێستا قۆناغی بۆ جوازێ دێتە پێشەوە ئاغا بێتە ڕەنگەیە بۆ جوازێکی بچووک وە کۆمەڵێ شدیەتە ئاراوە کە ئەرچی نووسەر زیاتر ئەکا ئەرچی نووسەر ئەبێ بچێتە ناو ناخی مرۆڤەوە دیوی ناوەی مرۆڤ پیشان بە مەسەلە جاری وایە لە تاکە کەسێکەوە گەورەترین شتی گەورە بازەکەی یعنی لە هەمووی ئینسانێکی کوردەوە دەچیتەوە تۆ سود لە مێژوو وەرەگەی سەرڕحینی قازی کە پێشمەرگەی نووسیوە لەوانە مستەفا ساڵح کەریم کە قەڵای دەمدمی نووسیوە و هەروە عەرەبی شەمۆش کە نووسیوەتی سوودیان لە مێژوو وەرگرتووە تێگەی جا تۆ سێ بابەت وەرەگری یەکەم چیرۆک لێکەوە هاتووە یا خۆت پاڵەوانی یا لە ناو مێژوەکە ژیاوی یا بۆ دەژێڕنەوە ئەمە ئەرچی تۆیە چۆن ئەم شتانە ئەەکەی بە دەقێکی ئەدەبی
ئەیخیتە بەردەمی خوێنەر ئەمە لە قۆناغی پێشووتراکە زۆر باشە مامۆستا دەمەوێت ئەم پرسیارە بکەم بە جدی مەبەستمە وەڵامەکەی وەربگرم لە جەنابتانەوەکو چیرۆک نووسێ ئایا هۆکاری ئەوە چییە کە چیرۆکی کوردی لە هیچ قۆناغێکی مێژووی خۆیان بە ئێستای شەوە ڕەخنەگری وەکو پێویستی نەبووە ئێمە ئەگەر بڵێن کۆمەڵێ شتی ڕەخنەییمان هەیە مەسەلا لە کتێبەکەی قەڵای دەمدمی مامۆستا ساڵح کەریمە چەند نووسەرێ بۆیان دابەزین وەکو نووری وەشتی و ئەوانە کەوا یعنی نەقدی ئەو چیرۆکەیان کرد یا مەسەلا دوای هەفتاکان کە حسێن مامۆستا حسێن عارف کەڵافێ ژانی تووڕەی دەرکرد بۆ کاکەمەم ئەو چیرۆکانەی کەی کە نووسی یعنی لە سنکۆڵی ئەهرەمێن و ئەو بابەتانە کۆمەڵی ڕەخنەگری ئایدۆلۆژیمان هەبوو وەکو کاکتواری مەجی میسری وەکو فواد خەراخی وەکو فازی مەلا مەحموو وەکو سەربەز بامەڕنی ئەمانە بەهۆی ڕۆژنامەی هاوکاریەوە کەوتنە نەقدکردنی و ڕەخنەگرتن لە ئادای چیرۆک نووسەکان و فکری چیرۆک نووسەکان تێگەی مەسەلا دابەزین بۆ چه یاسای خۆڵودۆ دابەزین بۆ کۆمەڵێ چیرۆک کەوا هێنوێەوە مەتحی کۆمەڵێ چیرۆک نووسیشان کرد کە ئەمانە چیرۆکی خەوان بەرگرین و ئەوانە ئۆشتانن بێ ئەوەی باسی کەسی کە بکەن چونکە ئێمە ناتوانین چیرۆکی بەرگری بەسەریەکە کەسا ساقی کەینەوە هەر بە درێژایی مێژوومان باسێ عارف خاوەنی چاڵی جەرگی پیرەژنە محەممەد مەولومەم خاوەنی چیرۆکی بێوڵات نیم مەحەرەم محەممەدی خاوەنی شای قەرەجەکانە یعنی زۆری ترمان هەیە کە ئەگەر بە نمونە بیهێنینەوانەیە تایبەتمەندێکی خۆی هەیە و ئەو کاریگەری هەیە لەسەر چیرۆکی کوردی کە بە زوومی بژی و گەشە بکە چونکە ئەگە چیرۆک ڕکودی کرد لە شوێنەکە مایەوە یعنی ئەو میلەتە مردووە چیرۆک و شیعر و ئەدەبیات ڕانی ڕۆحی میلەتە میلەت ئەژێنێتەوانێ کەواتە ئێمە ئەتوانین لە دوای بەیانی 11 ئازارەوە کە فەزایەکی ئەدەبی هاتە ناوی شۆ بە تایبەتیش ڕوانگەیەکان کە ڕوانگەیەکان ئێمەش ئەو کاتە گەنج بووین ئێمە کە لە دوای بڵێن ڕۆ حەسەن و بەڵێ لە هەفتاکانەوە کۆمەڵێ چیرۆک مەسە مەحەرەم محەممەد ئەمین و ئەمینی میرزا کەریم و حتاینەوە مارف خەزنەدار و مەسە کاوس قەفتان و ئەمانە هەموو چیرۆک نووسی کوردن هەمیان چیرۆکی جوانیان هەیە تێگەی ئێمە هاتین لە دوای هەفتای بەیانی 11 ئازارەوە کەەوە یەکەم چیرۆکم لەو کتێبەیە بە ناوی ئاوازێکی دوور تێگەی ئێمە چێ بووین من بووم هەمزە عەلی دەدەبوو جوانەمەرگ و لەگەڵ ئەکرەمی عەلی ناسەر ئەکرەمی ئیمام عەلی ئەم ژەوەگە سم کۆناکانیشە ئەم چوار گەنجە لە سلێمانیە و گۆڤاری کیشمان دەرکە بە ناوی دەنگی دەروون بوو بەداخۆ دوایی لایلایەنێکی سیاسەوەی گیرە توانیمان ئینکن بەڵام یەکێ لەو شتانی سەرپەرشتی ئێمەیە کردو یعنی ڕایۆ ژیانە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی دەقەوە ئەمانە دەرشامەریوانی شەی شەی دەرشاد وەکو چۆنەڵی مامۆسایەک بەسەر ئەم سێ چوار کەسەوە دقەکەی بێڕەحمانە هەڵەستنگاوە ناخاتری فواد بگرێ یاکرەمگێ ئەوە بگرێ بەس خۆیەوەش باش بوو لایەنێکی باش بوو نەک لایەنێکی باش بوو ڕەنگە مەسەلا زۆر درزی شاراوە هەیە لە ناو کورتە چیرۆکایە چیرۆکی کوردیە ئێمە پێی نەزانین ئەو بە پێی سەلیقەی خۆی و ئەدەبیات و زیاتر تێکەڵبووی لەگەڵ ئەدەبی مامۆستا شەی دڵشاد مەریوانی شارەزایەکەی ئەوە بوو چووکە چیرۆکنووس بوو نامەنووس بوو شاعیر بوو ینی هەموو شتێک بوو من کاکە لەو کتێبی وانەران نووسیمە مەلەفێکەیە ڕسمەکان ژەمووی خۆمە بە ناوی چنارێک پڕ لە گەڵای وشە قەڵەمێک پڕ لە داهێنان و بەخشی خۆ بە خۆڕایەوەم پێ نەوتوە کاکە وانەرە لێرە ئەتوانی سیرەکەی ئەنجا ئێمە جۆشمانەگر ئەو کاتە سیمیناری گەورە هەبوو فیستیڤال هەبوو ئەدەبی هەبوو چێژی کۆبوونەوە بەڵێ کۆبوونەوە هەبوو کۆرگەتنە بوو نووسەرانی کورد لە ناوینە و گۆڤاری نووسەری کوردە بوو کۆنتاکێکە بوو مەسەلا لە ناو ڕۆشنبیرەکانە و مناقەشە هەبوو مناقەشەی فکریە بوو تۆبەری چە بووم بەرێ قەومی بووم ئەمانە وای لەکە تۆ چێژ وەرگری یا مەسەلا کە دەقێکی چیخۆفە دەخوێنەوە قسێکی زۆر جوانە ئەڵێ من کە چیرۆکێک ئەنووسم بەڵام ئەوەی زیاتر ئەزیێتمەیە و داڵدەم ئەیە گەڕانە بە دوای ناوی چیرۆکەکە یعنی تۆ چۆن ناوی ناونیشانی چیرۆکە چۆن ناو ئەنێ یعنی ئەوەی بەلاوە زەحمەت بووە کە ئەو ینی کەڵەپیاویشان گرنگە ئەزانی بۆ چونکە تۆ جاری وایە کە ئەڵێ چاڵی جەرگی پیرەژن یا ئەڵێ خازەژمەرد ڕاچڵەکینێکەیە تێگەی هەستەکەی پێویستە ئەمە ڕادەکێشێ یا ئەڵێ کە بێوڵادی یا شای قەرەجەکان یا ڕاوەبەرانی کاوس قەفتان
خۆری ئاوا بوو ئەمانە چیرۆکی بەرگرین کاکە لێگەین لەبەر ئەوە تەنگ و چەڵەمەی شانۆکەی کاکەمەم بۆ خۆی یاخود تروسکایە لە شەوە زەنگی حەمەڕەشی فەتاحە ئەمە بۆ خۆی ئەو باتە ناو دنیایەکەوە و دوای ئەوە دراسەکردن و ڕخنەگرتن ئێمە کە ئەو ڕخنانەی ئەو برادرانمانە خوێنەوە کاتی خۆی کاکوادووی کاکواد قەراخی و شێوشێ زیاتر وشیاری ئاینێ چونکە چیرۆک لەو فۆرمات چوویە دەرەوە یعنی فۆرمەکە مەسەلە بوو بەوەی کە تۆ حیواری داخلی دروستکەی ئەو ساهرە یەک قسە بوو تۆ قسە دەکرد و ئەڕۆی بەڵام ئێستا ئینسانێک کە دانیشی حتا لە شانۆشە یا لەو مسەسەلانەی کەی بینی کابرا وەستاوە بەڵام قسەی خۆیەکە وانێ ناخی خۆی ئەوێ عینەکە ئەی ڕێژ دەستخۆش چیرۆکی زۆر و چیرۆکنووسی کەم ئەگەر ئەمە پێچەوانە بکەمەوە بۆ قۆناغی هەفتاکان ینی پێچەوانەکەی دروستە چیرۆکێکی زۆر کەم ئەنووسرا بەڵام لە ئێستاە چیرۆکنووسی کەممان هەیە و بەڵام چیرۆکی زۆرمان هەیە ئەخە چیرۆک بە میزانەی خۆی بیشێشی دەردی نالیە فەرمێ بە تحفەی خۆی یەگەی لەبەر ئەوە مەسەلە ئەو کاتە ئێستا من ڕەنگی لەو کتێبە لە ساڵی هەفتاوە تا هەفتا و چوار کە چوومەتە دەرەوە ڕەنگی چوار چیرۆکم نووسیبی ئەوشکە لە چەکەرا بۆ لە پێناوی ئەوە نەژیە ئاوازێکی دوور دیاری ئەم جارەیان لەگە شێوێ لە قولا هێگەی بەڵام لە دەرەوە مەسابەوەی پێشمەرگایەتی و ژیان و گەڕان و مەعسات بینین و ئانە لێوێ پێ چیرۆکم نووسیوە بەش لەیلا قاسمەکەشەوە کەواتە ترسێکمان هەبووە ئێمە چی ناو ئەنەی چیرۆک یعنی تۆ شتێک بنووسی وتارێ بنووسی ناوی بنی چیرۆک زیادڕۆیی من ئەوە تا بە کاکجەوادم وتوتمە کاکە ئەوە زۆر چیرۆکی تیا چەند چیرۆکی تیا زمانی پەخشان زاڵە بەسەرمە زمانی پەخشان زمانێکی ئەدەبیە لە شعرەوە ڕۆمانسیەتی دیایە وانەیە بەڵام چیرۆکی کەمەکان زیاتر سەنگینتر بوو لەوەی کە ئێستا زۆر ئەنووسێ و دیار نییە مەسا تۆ ئێستا توانی دەست بێتە سەر کام چیرۆک نووسیان وانە ئێستا ئێمە لە دوای ئێمەوە ئەوە ئارامی کاکەی فەلاحە ئەکوە کەریمە عەتا مەحەمە هەروە بێتەوانێ ئیسماعیل محەمەمینە زایدەن مەسەلا کۆمەڵێ ناوی ترمان هەیە یعنی ئەسکەندەر جەلالە تاریخ نادرە ئەم چیرۆک نووسانە دوای ئێمە هاتوون بەڵام ئێستا دانافایەقە ئەوانە چیرۆکی جوانیان هەیە توانە ئەمینە بەڵێ تواناش زۆر جوانی هەیە توانە ئەمینە ئەمانە بۆ خۆی نییە کۆمەڵە شتیان هەیە لەوە دەرنەچوون زیاخۆری بکەن یا کۆمەڵە شت بڵێن مانای نەمێنێ ناوەڕۆکی نەمێنێت چونکە چیرۆک یەکەم زمانە دووەم هونەریە کە خۆی بینێتەوە لە تەکنیشی ئەو چیرۆکە تێگەی تۆ چۆن دای ئەڕێژی چۆن ئەوێ توانی بڵێ ئەمە چیرۆکێکی جوانی کوردیە ئەگەی ئێمە تۆ سەیری هەموو دەقانی حسێن عارفکە تەماشاکەی دەقێکی نامۆی تیانە ئێگەی هەمویان مەسەلتەقی سامڕێنە خوێنیتەوە باتە دنیای چکەوە خازەش مەر هەر بێ حویواری شیرینی بە هەمان چای هەمان چای شیرین کە چیرۆکە 50 نووسی بێتی لەبەر ئەوە یا سەبا ساڵەکەریم مەلەکان ئەجگەڕێن بۆ کوێستان و بۆ گەرمیانەوە بۆ کوێستان یا دڵشان مەریوانی جوجەخان کە بۆ لەیلا قاسمە یا دانیێڵ و شتێکی تر یا ئەحمەد محەممەد ئیسماعیل خاوەنی چیرۆکی هینە ئەو دێی کاڵێن ئەمسابێتەوە بێتە هاوینە هەوار یعنی کۆمەڵی دەقی جوانی هەیە مەحرە محەممەدەمی عینەشێت زندوی مردووی هەیە کە نۆڤەلێتێکی بچووکە تێگەی زۆر باش ئەمانە هەمووی ئەگەر ئێمە نمونە زۆر بێنینەوانێ ڕەنگە ئەمەوێ مە بکەم بە دوایین پرسیە پێم خۆش وەڵام بیتەوە بۆی بزانم ئەم پرسیارە بە چ میکانیزمێک چیرۆکێکی باش لە خراپ جیا بکەینەوە ئەوە ئەرکی ڕەخنەگرە چکە نووسەر ئەوەی لە سەرەکە ئەنووسێ ئەی بەخشێتە تۆ ڕەخنەگریەکی بە ویژدان دێگەی ئەتوانێ ئەو چیرۆکە تەتەڵە بکە لە ڕووی زمانەوە لە ڕووی هوەرەوە لە ڕووی داهێنانەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ئەوەی شاردەی زەمەنەکە یعنی تۆ کات و زەمەنی چیرۆک جیاوازە یعنی چیرۆکێکی ئێستا لەگە فەرقی لەگە چیرۆکی 40-50-60ەکان و هەفتاکانە ئێستا ئەفم کەی مامەسا زۆر کەس ناڵێ شوێن و کات دەڵە شوێن کات نا شوێن و کات کاکە مەبەستمانێ هەندێک لە ئێستا کاکەەوە فەزای چیرۆکێکی کوردی فەرقی هەیە لەگەڵ فەزای چیرۆکی فارسیە یا عەرەبیە یا فەڕەنسیە یا ئەوە یعنی ئێستا لە فەڕەنسا یا لە ئەوروپا
کۆمەڵێک چیرۆگنووس هەیە نوعی کە ئەنووسن دێگەی لە عێراقا ئێستا کۆمەڵێک چیرۆگنووس وایە بووە نوعی کە ئەنووسن یعنی تۆ ئەگەر بێیت چیرۆکی هەفتاکانی عێراقی فەرقی هەیە لەگەڵ ئێستا ئەگەر من و تۆش ئەو جیاوازێ نەبینی لە خۆمانە و نەتوانین من لە ژیانما قەلق بووم کە چیرۆکم نووسیوە حتا جارێک حەمەڕەشێرەس و مامەسا گورون بڵێن مامی مامەسا گورون حەمەی نەرگس زۆر جاپیانەوتم وڵی تۆ باوەڕێ بەخۆن نیە دێگەی لە قەلە قاژنەوە تۆ بڵێ ئەمە چیرۆک بێ بێمە دەست کاکدانە نەی دڕێنە بڵێ من چی نووسیوە لەبەر ئەوە سەرجارێک حەمەڕەشێرە وتی لە بەغا دانیشت ئەڵا پەشیوانە وتی کاکووا کە دەستەکانی خۆیەتی هەچێ بە باپی خۆیەتی بۆ من کەسێکی نەتەوەیم هەستی نەتەوەیم ئەڕامە کێشێتە ئەو فەزایەوە کە زەرورە من لەسەر ئەو بابەتە بنووسم ڕەنگە کابرایەکی چەپ بەنەوەی کە بنووسێ تێگەی خۆمەسە چیرۆکان وجدانیش و ئینسانیشن وانە کەواتە ئەرکی چیرۆگنووسی ئەمڕۆ قورسترە حتا لە کوتی لە چیرۆکە سەلا عەرەبەکان زەکریا تامر هەیە ئیبراهیم ئەحمەد هەیە لە ئەوروپا ویلیەم سارود هەیە ویلیەم ساروان هەیە لە کوردیشە سابیر ڕەشید ئەو منش کۆمەڵێکی کورتی لێ چیرۆکتیا کاکەمەم 50 چیرۆکی زیاتر حمە فەریقەیەتی ڕەوبێگەدەیەتی کەواتە ئەوەش هونەرێکی تایبەتە یعنی تۆ دەردی مامەسا عینشەونمەوە باشی جیایە چیرۆک جیایە ئەوەی لە باسە ئێستا دانیشین کۆمەڵی قساکەین بەڵام چیرۆک نییە بێژەکەنین لەگەڵیشا ئەژین بەس تۆ چەند ئەتوانێت کارکتەریشی هەمووشی چۆن ئەتوانی بیکەیتەوە دەقێکی ئەدەبی بۆ ئەوەی خۆی لەو فۆرمۆلەکە لەو ئەدەبی هونەریە کە لە کورتە چیرۆکە زەڕوورە ئەگەر ئەوە نەکەی هەزار کەس شتە زانی مامۆستا فواد سەراج سپاس بۆ ئەو کاتێک کە بە ئێمەت بەخشی و خۆشحاڵ بووین کە میوانی ئەم جارەی بەرنامەی خەرمان دەکەم بژی بەخوان دەکەم و کوڕیشم ببوورن سپاس دەست خۆش ئەوەیە لەشە ساق بێماندومان کردی بەڵە بینێرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە و تا بەرنامەی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ